زۆر بەخێر بن سەر و سەرچاو خۆشحاڵین ئەمڕۆ کە لەگەڵمان لێرە لە زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆجیا. بەڕێزان ئەمڕۆ دوا بە دوای دوو کۆنفرانسی گەورە لە بوارەکانی ژینگە و بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا لە زانکۆی کۆمار ئەنجاممان داوە. ئەمڕۆژ وەک بەردەوامیەک لەو چالاکیە ژینگەییانە وەک یەکێک لەو چالاکیانەی کە پەیوەندی هەیە بەو کارە ساتانەی کە بەرۆکی هەرێمی کوردستان و عێراقی گرتووە لە بواری ژینگە هەم لە بواری سەرچاوەکانی ئاو خۆمان بە خۆشحاڵە زانین کە بە هاوبەشی لەگەڵ هیوا فاوندیشن پرۆژێکی زانستیمان ئامادە کرد ئەمڕۆ کە خۆی بینێتەوە لە پانێڵێک و هەروەها پێشکەشکردنی ترەیلەری فیلمێکی دۆکیومنتاری کە لە 8 ڤیدیۆ خۆیەگرێتەوە کە لەلایەن هیوا فاوندیشنەوە ئامادە کراوە. هەرێکێک لەو فیلمە کورتانە با بڵین سەرنجە خاتە سەر بابەتێک کێشەیەکی ژینگەیی. ئەمڕۆ لێرە لە زانکۆی کۆمار ترەیلەرەکەی نیشان درا بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی بەڕێز دکتۆر هەڤاڵە بووبەکر بە ئامادەبوونی بەڕێزان لە هیوا فاوندیشن لایەنە حکومیەکان مامۆستایان و فێرخوازان و چەندین میوانی تریش لێرە. یەکێکی تر لەو شتانەی کە ئەمڕۆ هەر لە میانی ئەم چالاکیە ئەنجاممانداوە لە زانکۆی کۆمار ئەویش پانێڵەکە هەر لەسەر ئاڵنگاریەکانی سەردەمی ئەمڕۆیە لە بواری ژینگە و لە بواری بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو لە بواری پیسبوونی ژینگە لە ئێستادا وەکو دەزان لە ژوورۆ پانێڵەکە بەڕێوە دەچێت و بەڕێزان هەریەک لەو بەڕێزانەی کە پانەڵیستن ئەزمونێکی زۆریان هەیە لەو بوارەیە هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی کارکردنەوە واتە ئەو زانیاریانەی کە ئەمڕۆ ئەوان پێشکەشی ئامادەبوانیەکەن لێرە هەڵقوڵاوی چەندین ساڵەی ئەزمموی کارکردن و ئەزمموی خوێندنیانە لێرە. باشە ڕێگەیەک لە پاراستنی ژینگە زیابینکردنی ڕوبەری زۆری فراوانی سەوزاییە. ئەم پرۆژێت چەند کاریگەری ئەبێ لەسەر خاوەن پرۆژەکانی نیشتەجێبوون کە لە پاڵش و خەڵباڵەخانەکاندا ڕوبەرێکی پێویستی سەوزایی هەبێت. ئەوەی کای بینین لە پرۆژەکانی نیشتەجێبوون ئێمە خۆمان لەوانەیە یاک خۆمان یا کەسێکمان خزمێکمان لە پرۆژەکانی نیشتەجێبوونە بژی ئەو جارجار لەوانەیە سەردانیان بکەین یاخۆ دەگەر خۆمان لێ بژین بەردەوام ئەیبینین. ئەوەی کە لە ڕێکلام و لە دیعایەکانی شایە بینین ئەوەیە کە زۆرێک لە پرۆژەکانی نیشتەجێبوون دیعایەوەکەن کە ڕوبەرێکی زۆری سەوزاییان دابین کردووە کە هیوادارین وابێت و بە خۆشحاڵیەوە چەند پرۆژەیەکی ژەتوانم بڵم لە سلێمانیا کە من بینیمە شایەتیەوەم کە ڕوبەرێکی سەوزایی باشیان دابین کردووە. ئەلبەتە ئێمە ئەمڕۆ ئامانج لە کردنی ئەم جۆرە چالاکیانەکە لەسەر ئەم جۆرە چالاکیانەکە ئەمڕۆ لە ڕابردوو شایەمە چەند کۆنفرانسێکی ترمان کردووە لەسەر کێشە ژینگەیەکان ئەوەیە کە هۆشیارێکی گشتی بڵاو بکەینەوە نەک تەنها کە ئەم هۆشیاریە شۆڕ بێتەوە بۆ هاوڵاتیانی ئاسایی بەڵکو ئەم هۆشیاریە شۆڕ بێتەوە بۆ خاوەن پرۆژەکانیش بەڵکو لە داهاتووە وابێت کە سلێمانی و کوردستان و هەولێر و هەموو شارەکانی تریش لە پرۆژەکانی نیشتەجێبوون تەنانەت لەو دەرەوەی پرۆژەکانی نیشتەجێبوون چکە پرۆژەکانی نیشتەجێبوون نەکرێ بڵم ڕوبەرێکی کەمی شاری سلێمانی پێگەن بە بەراورد بە ئەو گەڕەکانی ترکە هەیە لە دەریشەوە ڕوبەرێکی زۆری سەوزایی بینین و ژینگەکەمان ژینگەیەکی پاک و لەبار بێ بۆ هاوڵاتیان و بۆ مناڵەکانمان لە داهاتووە.